سەبارەت بە پاڵپشتیەکانی حکوومەت لە پرۆژەکانی وەبەرهێنان و بە پێچەوانەشەوە پاڵپشتیەکانی وەبەرهێنەران لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەستۆدیۆ میانداری بەڕێز دکتۆر محەممەد شکری سەرۆکی دەستەی وەبەرهێنانمان کرد. دکتۆر بەخێر بن. سوپاست دەکەم دکتۆر وەکو ئێستا گوێمان لێبوو ئەمڕۆ لەو ڕێوەڕسمەدا سەرۆکوەزیران وتی لە ساڵانی ڕابردوو ڕوبەڕووی بارودۆخێکی سەختی دارایی بووینەوە، کێشە کۆس گیر و گرفتی زۆریان لە دەرەوە ناوە بۆ دروستکردی. بۆ تێپەڕاندنی ئەمانەی سەرۆکوەزیران باسی کرد وەبەرهێنەران چیان کردووە؟ طبعا وەبەرهێنەران بەشێکی کاریگەرن لە ئابووری هەرێمی کوردستان. کارتی تایبەت لە کوردستان ینی کارتێکی زۆر کاریگەر و لە هەموو کارتە ئابووریەکان لە پیشەسازی دەگری، لە کشتتوکاڵ دەگری، لە خەدەمات دەگری، لە کارتی بانقی دەگری، لە خوێندن دەگری، لە خوێندنی باڵا دەگری، لە تەندروستی، لە هەموو ئەو کارتە ئابووریانەی کە کاریگەرن لە هەرێمی کوردستان دەبینی دەست و پەنجەی وەبەرهێنەران دیارە و لە پرۆژەی گەورە و لە پرۆژەی استراتیژی بە تایبەتی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی زیاتری بە کارتی تایبەت و بە وەبەرهێنەران داوە تاکو ببنە بەشێک لە پرۆژە گەورەکانی گەورە استراتیژەکانی هەرێمی کوردستان. ئەگەر تەماشای پرۆژەی بە بازارکردنی گەنم و پرۆژەکانی گەورەی چیمەنتو و پرۆژەی چاندنی پتاتە و دواتر تەزدیرکردنی پتاتە و دروستکردنی بەرهەمەکانی پتاتە هەموو ئەوانە حکوومەتی هەرێمی کوردستان بە پلان و بەرنامەکانی جەنابی سەرۆکوەزیران وا بووە کە بەشدارێکی کاریگەری کارتی تایبەت لە هەموو کارتەکان لە هەرێمی کوردستان هەبێ. مەسەلەن ئێستا لە هەولێر زانکۆی نێودەوڵەتی بریتانی لەلایەن کارتی تایبەتەوە لە هەولێر کراوەتەوە کە دەواازەیەکی سەرەکی زانکۆی لەندەنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمە گرنگیدانی کارتی تایبەتەوە ئەکتیڤبوونی کارتی تایبەتی هەرێمی کوردستان لەسەر ئاستی ناوخۆی و لەسەر ئاستی نێودەوڵەتیش بە هەمان شێوە. لەگەڵ ئەوەشدا جەنابی سەرۆکوەزیران بە پێی ڕێنماکانی وەبەرهێنان و دواتر ئەو ئاراستەی کە جەنابی سەرۆکوەزیران گرتووی تێبەر هەموو ئاسانکاریەک بۆ وەبەرهێنەران کراوە تاکو بتوانن ئیش و کار لە هەرێمی کوردستان بکەن بە تایبەتی لە ناوچە گەشە سندووەکان، دواتر لە ناوچە کەم گەشە سندووەکانیش کە ئێستا ئێمە هیچ ڕسوماتێکی وەبەرهێنان لە وەبەرهێنەران وەرناگرین بە فەرمانی سەرۆکوەزیران تاکو هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان سوود لە دەرفەتەکان وەربگرێ و سوود لەو ئیجرعاتانە وەربگرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی بووە بەرهێنەرەوە بۆ کارتی تایبەت تا ڕۆلی ڕاستەقینەی خۆیان ببێن. یان دەتوانین بڵێن ئەوەی لە ماوەی ڕابردووە هاوکار و پاڵپشتی حکوومەت بووبن ئەوان لە هەر دۆخێکدا پاداشدانەی حکوومەت بوو لە بەرامبەرەوەی کە حکوومەت زۆر هاوکار و پاڵپشتیان بەدڵنیایی. طبعا ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ئاسانکاری کردووە، ینی بابەتی تەسجیلی شەریکاتە، بابەتی وەرگرتنی مۆڵەتی ئیشکردنە، بابەتی بازرگانیکردنە لێرە لەگەڵ دەرەوەی وڵات پاداشتەکەی ئەوەیە کە پێویستە ئەوانش بەشداری بکەن لە ڕووی کۆمەڵایەتیەوە بخۆیان کە بتوانن چەند پرۆژەیەکی خزمەت گوزاری پێشکەشی حکوومەت بکەن و درێژیشیان نەکردووە. لێرەوە ئێمە سوپاسیان دەکەین، سوپاسی وەبەرهێنەران و خاوەنکار و بزنسمانەکانی هەرێمی کوردستان دەکەین کە توانیتیان هەم لە خۆشیەکاندا بەشدار بووینە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە ناخۆشیەکانیشدا لە شەڕی تیرۆر بەشدارێکی کاریگەریان هەبووە، دواتر لە سەردەمی کۆڤید پشتگیری حکوومەتیان کردووە لە ڕێگەی دروستکردنی خەستەخانەیە، لە ڕێگەی هێنانی دەرمانە، لە ڕێگەی پشتگیریکردنی ڕێکارەکانی حکوومەتە، دواتریش لە قەیرە نەداراییەکان و لە لافا و لەو کارەزاتانەی کە بەسەر خەڵکی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانیش داهاتووە وەبەرهێنەرانمان ئەوانەی کە لە کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانن دەورێکی کاریگەریان هەبووە لە یارمەتیدانی حکوومەت و خەڵک ئەو ڕۆژبینیمان ئەنجامی کاری خێرخوازی ئەو وەبەرهێنەرانە بە سەدان قوتابخانە و نەخۆشخانە و سنتەری پزیشکی، سنتەری تەندروستی و سنتەرەکانی تری ئۆتیزمە و بنکەی پۆلیسە لە هەرێمی کوردستان دروست کراون و تەسلیمی لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە. بۆ بەهێزکردنی ژێرخانی پیشەسازی و کشتتوکاڵی و گەشتیاریش کەم سێ ژێرخانە گرنگن و کابینەی نوێمیش گرنگی زۆریان پێدا. لەم ڕۆوە تا چەند پاڵپشتی وەبەرهێنەران بۆ کە بتوانن پرۆژە و وەبەرهێنانی استراتیژی ئەنجام. طبعا ئێمە لە 2019 کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەست بە کار بە تا ئەمڕۆ سەروی 430 زیاتر لە 430 وڵاتی وەبەرهێنانی نوێی گەورە پرۆژەی گەورە استراتیژی وڵاتیان پێدراوە لە هەرێمی کوردستان. ئەغلبیەتی ئەو پرۆژە گەورانن کە لە بواری پێشەسازی و کشتتوکاڵی و گەشتیاری بووینە. ئەمە دەرخەری ئەوەیە کە کابینەی نوێم گرنگێکی زۆری
ئەو سکتەرانەدا کە ئەولەویەتی حکوومەتی هەرێمی کوردستانن و کابینەی نوێم کە تەرکیزی لەسەر کردووە بە تایبەتی لە دروستکردنی مەناطقی ناوچەی پیشەسازی کە ئێستا ئێمە لە قۆناغی جێبەجێکردنی چەند ناوچەیەکی پیشەسازین و چەندی تریش لە بەرنامە هەیە ئەگەر قەیرانە داراییەکان بەو شێوەیە نەبوونە کە زۆر جار ڕێگریان لە کاری حکوومەت و کاری کەرتی تایبەت کردووە کوردستان ئێستا لە قۆناغێکی تر دەبوو لەو هەموو ئاسانکاریانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و شخصی جەنابی سەرۆک وەزیران کە پشتیوانە بوو ئەوەی نەهێشتنی ڕوتینە کەمکردنی ئیجراعاتی پێدانی مۆڵەتە کەمکردنی ماوەی ئەو ئیجراعاتانەی کە پێشتر هەبووینە پێدانی امتیازات لە کاتی تەرخانکردنی زەوی بوو پرۆژە پیشەسازی و کشتتوکاڵیەکان هەموو ئەم ئیجراعاتانە وای کردووە کە کەمیەتێکێک جار زوو لە پرۆژەیە بەرهێنان لە هەرێمی کوردستان هەبیتن و الحەمدولله دەچار ناوچەیەکی هەرێمی کوردستانیش چ ناوچەی گەشتە سندوبی یان ناوچەی کەم گەشتە سندوبی دەبینی کە ڕێڕەوی ئاوادانی تێدایە و لە زۆربەی سێکتەرەکان دەبینی کە گەشتە سندون و پێشکەوتنی یەکجار زۆر باشە. بەڵێ لەبارەی پرۆژەی تێکەڵاو یاخود هاوبەش پرۆژە لە نێوان وەبەرهێنەر و حکوومەت پرۆژەی هاوبەش ئەم جۆرە وەبەرهێنانەمان هەیە ئەگەر هەمانە تا چەند بەگیرگرن طبعا کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەگە دەست بە کاربوونی نظامێکی تایبەتی دانەوە بۆ پرۆژە هاوبەشەکانی کەرتی تایبەت و کەرتی گشتی کە پێی دەگوترێت پرۆژەی هاوبەشی کەرتی تایبەت بە PPP ناسراون Public Private Partnership ئەو نظامە لە وەزارەتی پلانداران دەرچووە و لە زۆربەی بوارەکان کەوتوتە بواری جێبەجێکردن و ئێمەش یعنی چەند جار نووسراومان بۆ هاتووە لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەت و لایەنە پەیوەنددارەکان بە تایبەتی لە مەسەلەی بەرهەمهێنانی کارەبایە لە دروستکردنی پرۆژەی گەورەیە پرۆژەی هاوبەش دروستکراون باشترین نمونەش لە پرۆژە هاوبەشەکان پرۆژەی بە بازارکردنی گەرمی جوتیارانی هەرێمی کوردستانە کە الحەمدولله 2 ساڵە ئێمە تقریبا تەحەدێکی زۆر کێشەی جوتیاران لە هەرێمی کوردستان چارەسەر کراوە و کێشەی بەرهەمهێنانی کەرەستەکانی گەرم لە هەرێمی کوردستانیش چارەسەر کراوە ئێستا ئەو ئاردەی کە لە کوردستان استهلاک دەکری خۆمانە بەرهەمەکانی تری گەرم خۆمانە کە ئەمانە هەمووی کاریگەریەک جار زۆری هەیە لەسەر مانەوەی داهاتەکانی هەرێمی کوردستان لە ناوخۆی هەرێمی کوردستان مانەوەی ئەو سیولە چەندین پرۆژەی تر لەگەڵ خۆی دروست دەکا و یعنی بازاری نوێ و ئیشی نوێ لە کوردستان هەم گەنم لە جوتیاران وەرەگیرێت بەم ڕێگەی هەموو ئاشەکە و بەرهەمانە پێویست نەبێت لە دەرەوە بهێنرێن پێویست ناکە لە دەرەوە بهێنرێتن و حکوومەتش قیودی زۆری دانا لە سەرهاتنی کارستە لە دەرەوە بۆ ئەوەی ئەمە بتوانین کەرەستەکان بەلایانی کەم لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم بهێنی کە الحەمدولله ئەمڕۆ ئێمە لە زۆر بواردا اکتیفای ذاتیمان هەیە و تواناشمان هەیە کە بنیران ناوچەکانی تری پارێزگەکانی تری عێراق حتا بوو دەرەوە عێراقش هەرێکرێت بەرهەمەکانمان لەو ئاستی کواڵێتیە بن کە لە دەرەوە قبول بکرێن و بە دڵنیایی ئێمە باشترین چیمەنتوو لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێ ئێستا باشترین شیش ئێستا لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێتن بەرهەمەکانی پتاتە چونکە هەندێک فرانچایزی ئەمریکی چپسی باناوەکان ڕەنگە ئەوە نەبی چەند ناوێک هەیە کە بە کۆڵەتی زۆر بەرز دروست دەکرێتون لە وڵاتانی دەوروبەری عێراقش دەفرۆشرێتون لە ئینتاجی هەرێمی کوردستانە دەست کراوە بە دروستکردنی مبەڕیدە لە هەرێمی کوردستان ئینشاڵڵا ئێمە لە بەرنامەداینە کە لە داهاتوویەکی نزیکدا کارگەی دروست تەجمیعی موبایل لە هەرێمی کوردستان ئەویش ئێستا بنەماکە بنکەکەی دانراوە بەڵام چەند ڕۆژێکی تر ئینشاڵڵا دەست بە ئینتاژ دەکرێتن هەموو ئەمانە ئینشاءڵڵا لە داهاتوودا کە لە بەرنامەی جەنابی سەرۆک وەزیراندان پێویستە ئەوەی کە لە کوردستان استهلاک دەکرێت دەبی لە کوردستان ئینتاژ بکرێتن ئەمە ئینشاءڵڵا لە هەموو سێکتەرەکان لە هەموو وەزارەتەکان دەشتە بواری جێبەجێکردن لە بواری کەرستەی تەندروستی ئێمە ئێستا الحەمدولله سەرنجی با بڵێن ئەوەی کە بەکار دەبوو دەرزی لەدان و ئەوانە لە کوردستان ئینتاژ دەکرێت دەدرێتە ناو پارچەکانی تر عێراقش بە باشترین کواڵیتی و زەماناتی و گەرنتی و یعنی سرتیفیکیشنی تایبەتی عالمی هەیە کە باشترین کواڵیتیمان هەیە ئێستا ریسایکلینی پلاستیک لە هەرێمی کوردستان ئێمە قۆناغێکی باشی بڕیوە ئێستا زۆربەی هەرە زۆری ئەو کەرەستە پلاستیکیانە لە کوردستان ئینتاژ دەکرێن و لە کوردستان بڵاو دەکرێنەوە بابەتی دروستکردنی کارتونە و کاغەزە و پاکجینگە و هەموو ئەمانە لە چەند ساڵی ڕابردوو لە 4-5 ساڵی ڕابردوو لە سەردەمی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دروست کراون و ئینشاءڵڵا هەنگاوی زیاتر و جددیتر لە داهاتوو دەکرێتن بە ئاراستەی بژانەوەی زیاتری بیانی لە هەرێمی کوردستان چەندە ئێمە ئێستا تقریبا ئەوەی کە هەیە حدودی 10 ملیارد دلاری ئەمریکی ئەوەی کە لەوە بەرهێنانی وە لە دەستەیە بەرهێنان ئێمە وڵاتمان پێداوە کە ئەگەر مقیاسەکە بە حدودی 70 تا 80 سات ئێمە سەرمایەی بیانیمان هەیە لە هەرێمی کوردستان کە سەرمایە گوزاری کراوە بەڵام زۆربەی هەر زۆری کارگەکانمان کارگە گەورەکان و استراتیجەکانی ئێمە
طبعا بكرسته وبكواليتي وبمكائني هاوباش لەگەڵ وەبەرهێنەرانی بیانی دروست کراون کە ئەوانش دەچنە قالبی پرۆژەی هاوباش کە ئەوەش سەرمایەکی تر ئیزافە دەکرێت. ئێستا ئێمە چاوەڕێین چەند کۆربەندێکی ئابووری لەگەڵ چەند وڵاتێکی هەم دەوروبەری عێراق هەمیش لە وڵاتانی ئەوروپی بکرێتن لەگەڵ هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانین زیاتر پەرە بە بواری ڕاکێشانی وەبەرهێنەرانی بیانی بۆ هەرێمی کوردستان بدرێت. بەڕێز دکتۆر محەممەد شکوری سەرۆکی دەستەی وەبەرهێنان بە ستودیۆ ئامادە بوو. سپاس واتەتان بەخێرات.